گروپی بۆژینن. ئەم گروپە پێک دێ لە ژمارەیە کچ و کوڕی شاری ئاکرێ. ئەوان بە خۆبەخشانە کار دەکەن بۆ ڕازاندنەوە و خەملاندنی چەند کۆڵانەیەکی گەڕەکە کۆن و مێژوویەکانی قەزاکە. ئامانجی ئەوان زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیارانە وە زیندووکردنەوەی ئەو کولتورە کۆنانەی کە لە ڕابردوو لەم گەڕەکانە هەبوون. مەبەستم ئەوە ڤیکۆری ئەوە کو بشین وەکی بەری بچەند دیۆر بوو پێرەمێر و دۆن عەمرێتمە بخۆ تشت نۆفخۆنت خۆت فروتن ما دوێت ڤی تشتەی جۆرە کودی ساخکەینەوە ئەوان کو نیکەینەوە بوو خەمڵەندنێک بۆژوری و خۆڵ هەمیەوە گرنگترێ ئەوە ما دوێتن سەرنجۆ گەشتیۆر و بخۆ بڕۆ بکەشین کو بێن خسەردەنەوە ڤێ گەڕاکێ بکەن شێوەیەکی جوانتر بینن و گەلێک سەرنج ڕاگەشتر. ئەوان ڕازاندنەوەی ئەو کۆڵانانە بە ئەرکی سەرشانیان ئەزانن، بەڵام ترسی نەپاراستن و زوو تێکچوونیان هەیە و داوای چاودێریکردنی دەکەن. ئەم گەنجت گەڕەکە ئۆکرێ ئەم ماگەلێک پێخۆش بکوم هۆتین جاکە هویە عنی یەکردنیە کەڤنۆر ما جۆرە کودینی کردە بە ماڕنگ ئێخستیا vێوە کرد بژن کەیف و خەلکی گەلێکەوەتی ما ئەو دەوە کۆریۆ هەیکو ئەف خەلکە vێ گەڕەکەی بپۆرێزیت یعنی ئەف ڕەنگە هەوەکی خوب مینێ نەدی وەر سەر تشتێک بێتانی وێسیم و هەم هەکوم گولۆ بودۆتنێ ئەم حەسکەین یعنی ئەف گەڕەکە بشێتن ئۆف دەتن چۆڤێ خوب کەتەوە گولۆ بپۆرێز. ئەوەی لە توانای ئەو گەنجە خۆبەخشانەدا هەیە تەنها کارکردنە لە بەشێکی کۆڵانەکان، بۆیە هیوا دەخوازن پاڵ پشتیان بکرێ بۆ تەواوکردنی بەشەکەی تریش. ئەف کۆرەنگ بینی تێکردن ئینشەڵا پشتی ماوەیەکی دیتر دێ تەمام بیتن و خەڵک بینیتن پشتی ڕوونایی و پشتی قەفتکا دادنێن تقریبا 300 قەفتکت گولا دێنە دانان و دەبیتە جایەکێ سەرنجڕاکیش بوو گەشتیارە ئارمانجە ماوە لێ ئەڤەها نیڤەکە پرۆژەیە یعنی ئەڤەها نیڤەکە جادەیە گەڕەکە جوستە هاتیە دروستکردن ئارمانجە ما البەر دەرێقش لێ کو گەشتیارت هێن هەتات گەیتە لێرەها ئەوش بێتە دروستکردن ئەم داخوازش لانی پەیوەندی دارتکەن کە پاڵپشت بوو و هاریکار بنێت گەلمەک و ئەم بەشی دوێش کەمل بکەین چونکە ئەگەر ئەو بەشی ئێکێ نهێتە کەملکردن خەڵک بزی سەردانا ڤیجهەی ناکەتن و ئەف گەڕەکە نوژە نابیتەوە شلانێ بوژانەوە ئەوبووری. گروپی بۆژین گروپێکی خۆبەخشانن لە قزای ئاکرێ پێک دێ لە 4 کچ و 3 کوڕ ماوەی 10 ڕۆژە کار دەکەن لە ڕێگای سەرەکی تاخی توستەیان وا بڕیارە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکی تر کارەکانیان بە کۆتا بێت. ئەم گەنجانە بەبێ هیچ بەرژەوەندی و قازانجێک تەنها لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە هەڵستاون بە ڕازاندنەوە و خەملاندنی گەڕەکە دێرین و مێژوویەکانی قەزای ئاکرێ بۆ زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیاران و خەڵکانی دەرەوەی ئەم قەزایە. ویداد ئەمین، ئاژانسە خانی ئاکرێ.